لە هاوپەیمانیەوە بۆ دوژمنکاری بۆچی شەڕع و تورکیا ناکۆکن؟ ئایا باکووری سووریا دەگەڕێتەوە بۆ ئاژاوە و شەڕ؟ پەیوەندیەکانی نێوان هێزەکانی سەر بە ئەحمەد شەڕع و گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا ڕوو لە گرژی زیاتر دەکات و شەڕع هۆشداری بە گروپەکان دەدات. تورکیا شەڕع ئاگادار دەکاتەوە و دەڵێت کێشەکان گەورەتر مەکەن ئەگەر نا دەسەڵات لەدەست دەدەن و متمانەی ئێمە لەدەست دەدەن. راپۆرتێکی ڕۆژنامەوانی ئاماژە بەوە دەکات پەیوەندی نێوان دەستەی تەحریر شام و گروپە چەکدارەکانی سوپای نیشتیمانی پاڵپشتکراو لەلایەن تورکیاوە ڕوو لە خراپبوونە سەبارەت بە بەڕێوەبردنی بڕیارە سەربازی و ئەمنیەکان لە ناوچەکانی ژێرکاریگەری تورکیا لە باکووری سووریا. سەرکردایەتی هێزەکانی ئەحمەد شەڕع ڕەخنەی توند ئاراستەی گروپە چەکدارەکانی پاڵپشتکراوی تورکیا کردووە تایبەت بە بڕیارە سەربازیەکان و جەختی کردوتەوە گومانیان لە هەڵسوکەوتەکانیان هەیە. هێزەکانی شەڕع لە نامەیەکدا ئاراستەی گروپەکانیان کردووە و وتوویەتی زۆر بێ دیسپلین و بێ هیچ بڕیارێکی سەربازی ناگەڕێنەوە بۆ وەزارەتی بەرگری و حکوومەتی دیمەشق، بۆیە متمانەتان لای ئێمە لەدەستداوە و لەمە و دواش هیچ هەماهەنگیەکتان لەگەڵ ناکەین. دوای پەیامە توندەکەی دیمەشق حکوومەتی تورکیا و دەستگای هەواڵگری میت هاتۆتە سەرخەت و داوا لە دەسەڵاتدارانی دیمەشق کردووە کێشەکە زیاتر ئاڵۆز نەکەن و دۆخەکەی بە هەستیار بۆ ناوچەکە و هەردوو وڵات ناو بردووە.